سەرۆکی تورکیا ڕایگەیان ڕۆژی چواردەی مانگی پێنج هەڵبژاردننی تورکیا دەکرێت و دەشڵێت خۆی و هاوپەیمانەکانیشی دەخوازن ڕۆژی هەڵبژاردن وەرپچەرخێنن بۆ سڕینەوەی لەکەوتەکانی بوومەلەرزە وێرانکارەکەی ڕۆژی شەشی مانگی دوو. ئێستا شەش لایەنی ئۆپۆزیسیۆن کاندێدی خۆیان دەستنیشان کردووە بۆ سەرۆکایەتی تورکیا و وەک چاودێر دەڵێن کەمال کلیژداروغلو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا دوو جەمسەری تەواو لێک جیاوازن. دکتۆر ڕێبوار فەتاح شارەزا و شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و ئەمەوێ بزانم لە ئەوەها ڕەوشێکی سیاسی و دارمانی ئابووری و وێرانکاریەکانی بوومەلەرزەکەدا چاوەڕوان نەکرێ ئەم هەڵبژاردنەی مانگی پێنجی تورکیا هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا بێ؟ بەڕاستی ڕەوایی یا ڕەوایی و قانونی هەڵبژاردنەکە لەژێ پرسیارایە، چونکە لە بوومەلەرزەکە زۆر بەداخەوە 50,000 کەس کوژراوە، 600,000 ماڵ ڕووخاوە و 14 ملیۆن کەس ئەمانە تورک نەک ئاوارە 2 ملیۆن ئاوارەی سووریاش بڵین بوومەلەرزەکە کاری تێکردووە. لەم دەوروبەرە بەڕاستی زۆر زەحمەتە بتوانین هەڵبژاردنێکی ڕەوا بکەین. هەرەوە نییە، چونکە ئەگەر 50,000 کەس کوژرا بێت و 14 ملیۆن کەس کاریگەر بوو بێ لەسەری، ئەبێ چەند کەسی دیکە لەو تۆڕە کۆمەڵایەتیە کاری لێکرابێت. زۆر زەحمەتە بەڕاستی بتوانم قانونیەتی یا شەرعیەتی بەمێ. بەڵێ دکتۆر بەڕای تۆ لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلیژداروغلودا کە دوو دنیابینی ئێجگار جیاوازیان هەیە، ینی و کوردواتەنی مەگەر هەر تەنها خوایان یەک بێ، ئەجینان لە هەموو شتێکدا جیاوازن. کامیان دەتوانن نوێنەرایەتی گەلی تورکیا دەنگدەرانی تورکیا بەدەست بێنن بەڕای تۆ؟ زەمینەکە بۆ کامیان زیاتر ڕەخساوە؟ ینی زەمینەی لەسەر ئەرزی واقع وە کلیژدار گونجاوترە، بەڵام بۆ زیرەشی و بۆ ئایدۆلۆژی و بۆ ئەوەی کە توانیوێتی هەستی خەڵک بهروژێنێ، بە تایبەتیش بە ڕێگەی ئاین و بە ڕێگەی دەمارگیری نەتەوایەتی لە لای من ئۆردوغان کاریگەرترە. چونکە بیرمان نەچێت خەڵکی ئاسایی دەنگ دەدەن، ئەو خەڵکەی کە دەنگ دەدا دەکەوێتە ژێر ئەو کللتورەوە کە تایدا پەروەردە بووە. لە دیدی منەوە ئۆردوغان لە 20 ساڵی ڕابردووە توانیوێتی کللتورێکی زۆر جیاواز لەوەی پێشووتر لە تورکیا بچەسپێنێ بیکا بە تورک. ئەو کللتورە جیاوازە دکتۆرەگەر یارمەتیم بی زیاتر بنچینەکەی ئاینە یا بنچینەکەی نەتەوەپەرستیە لە تورکیاە کامیانە؟ هەردووچێتی دوو سەرن کە لە یەک جیا نابنەوە. ئۆردوغان لەو 20 ساڵات توانیوێتی کە هەموو دەستگایەک ئەگەر دیموکراتی بۆ پێشتر لە ناوی بەریەوە بیکا بە دەستگایەک کە خۆی ئەیەوێت، دەستگایەکە لە لایەشی ئیسلامەتیە، لە لایەکی تری قەومیەتێکی زۆر تونڕەوە. دیارە ئەو بینایشی لەسەر کۆمەڵێ شت کردووە، بە تایبەتی لەسەر کورد کردوێتی، چونکە دایما باسیەوەکە کە تەرۆریست لەناوە بە ئەو تەرۆریستە لەویا هەمیشە کووردە. ینی ئۆردوغان توانیوێتی زۆر سەرکەوتوانە هەنگاوی وا بنێ کە ڕەنگە ئاتاتورکیش بمایە نەیتوانی ئەو هەنگاوانە بنێ. بەڕاستی ناتوانین خۆمان لەوە بشارینەوەکە ئۆردوغان زۆر سەرکەوتو بووە. تەنانەت لەو بوومەلەرزەیەشە ئێستا زمانێ بەکارهێنێکایی بێتە پێشەوە. خۆ ڕەنگە پێشخستنی هەڵبژاردنەکە پەیوەندی بۆ بوێ کە بۆ ئەوەی کێشەی بوومەلەرزەکە قوڵتر نەبێتەوە، کێشەی کۆمەڵایەتی و ئابووری بوومەلەرزەکە قوڵ نەبێتەوە، بۆی بتوانێت بە زووترین وەخت خۆی دەرباس بکاتی. باشە لێرەدا دەنگدەرانی کورد بە تایبەتیش مەبەسم لە هەدەپەیە. هەدەپە دەتوانێت چی بکات؟ چ جۆرە متمانەیەکی هەیە ئەم جارە ئەگەر دەنگیدا ئەو داوایانەی نەتەوەی کورد لە تورکیادا وەکو ڕێکەوتنیێکی کۆنکریتی لێبێ کە پەشیمان بوونەوەی بە دوادا نەیە، چ متمانەیەک هەیە بۆ هەدەپە؟ جاء لەگەڵ هاوپەیمانێتەکەی ئەردۆغانە بێ یا لەگەڵ هاوپەیمانێتەکەی شەش لایەنەکەی ئۆپۆزیسیۆنە وەکو دەنگدان مەبەستمە؟ بە بۆ چوونی من کورد هیچ گەرانتیەشی نییە.
بەڵام ئەوەی کە لە بەرژەوەندی کووردە هەموو میدیای جیهان و میدیای تورک و میدیای ناوچەکە دان بەوەدا دەنێن کە دەنگی کورد کە لە سانەوەی کورد لە باکوورە لە تورکیا دەنگ بە هەدەپایە یەکلاکەرەوەیە لە هەڵبژاردننی ئەمڕۆدا. ئەمە هەواڵێکی زۆر باشە بۆ کورد، بەڵام بەڕاستی ئەو بەشەکەی تری پرسیارەکەت کەوتۆتە سەرەوەی کورد تا ئێستا چی کردووە، ئایا توانیوێتی ئەوەنە زیرەک بێت، ئەوەنە سیاست بزانێ کە زەمینەیەک بەئافرێنێ جێ خۆی بکاتەوە، بە قەناعەتی من نەیتوانیوە. پێدەچێت کە دەنگی هەدەپا بچێ بۆ مێزی شەشکەسی کە بڵین ئۆپۆزیسیۆنە، لەگەڵ هەموو ئایبێشیشە کە هەیە بیرمان نەچێت کلیژدار یەشێ بوو لەوانەی کە حیزبەکەی کلیژدار یەشێ بوو لەو حیزبانەی کە پارێزبەندی لەسەر سەلاحەدین دەمرتاژ لابرد بوو خەنە زیندانەوە. یعنی کورد لە دووڕیانێکی زۆر سەختایە، وەڕەنگە ئەمانە هەمیشە لێوەی فێرە بین، وەڕەنگە کورد لەم هەڵبژاردنەوە زۆر زۆر فێر ببێت. جنابەت ئاماژە بەواکەی دکتۆرەڵی کورد نەیتوانێت بێتە خاوەنی بەرنمەیە کە بتوانێت مافەکانی خۆی تیا جێ بکاتەوە و جێگیریان بکات لە تورکیادا. کورد چۆن بتوانێت ئەوە بکات لە کاتێکا کە زۆربەی هەرە زۆری ڕێبەرە سیاسیەکانی لە زیندان راون، کۆتوبەندێکی ئێزجگار زۆر لەسەر جموجۆڵە سیاسیەکانی کورد و لایەنە کوردیەکانی شەیە لە تورکیادا. یعنی لەلایە کورد پەرش و بڵاو، لەلایە خەباتی کورد پەرش و بڵاو. بۆ نمونە قەندیل، ئایا ئەتوانین قەندیل بە شەریعەت دابنین لەم ڕۆی جیهانە؟ ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە. ئایا کورد دەتوانێت دەستبەرداری خەباتی چەک بێت و هەموو توانای خۆی بخاتە خەباتێکی سیڤڵ و نێودەوڵەتیەوە؟ بیرمان نەچێت لە ڕۆژگاری ئەمڕۆوە خەبات تەنیا لە ناو وڵاتێکان نییە، بەڵکو لە دەرەوە کاریگەرترە. بە بۆچوونی من کورد لە تورکیا لە دوو لاوە شکستی خواردووە، لەوەدا کە بتوانێت کامپینێکی نێودەوڵەتی کارا دابمەزرێنێ بەوەی کە پرۆگرامێکی هەبێ بۆ تورکیا و بۆ داهاتوو تورکیا کە کوردیش لەویا پێکاتەیەکی کاریگەر بێ. لەلایەکی ترەوە کورد نەیتوانی و دەستبەرداری خەباتی چەک بێت کە بەڕاستی بەڕاشکاوی ئەڵێم لە ڕۆژگاری ئەمڕۆوە هیچ جێیشی نییە. دکتۆر دوا پرسیارم ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵام دەیتەوە، بە پێی ڕاوەرگرتنە گشتەکانی لە تورکیا دەکرێن هەردووکیان، هەم کلیژداروغلو و هەم ئەردۆغانیش لە ئەستێکی نزمی ئەستی جەماوەری خۆیان دان. کاندیدی سێهەم ئەگەر دروست بێ دەتوانێت جێ ئەوان بگرێتەوە؟ زەحمەتە. هەر ئەوەی کە 6 ئۆپۆزیسیۆن هەیە شانی ئەیا کە ئۆردوغان توانیوێتی ئۆپۆزیسیۆن چۆن لە توپەت بکات، ئەوە سەرکردنە بۆ ئۆردوغان. بەڵام ئێستا بڵێیت کاراکتەرێکی کە بێتە ناو ساحەکە و بتوانێت ڕێیەکی زۆر وەربگرێت، نازانم. خۆ ڕەنگە هەدەپا تەنها حیزبێک بۆی بتوانیەوە بکات، چونکە زۆر زەحمەتە مانگێ پێش هەڵبژاردنەکە یا چەند ڕۆژێک پێش هەڵبژاردنەکە حیزبێکی تازە بێتەکایەوە. بەڵام ئەگە هەدەپە توانێت بە پرۆگرامی پێشوویەوە بەشداری بکە، بە قەناعەتی من ناڵێ مەی بردەوە، بەڵام جێ خۆیە کردەوە. دکتۆر ڕێبوار زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت. سپاس و پێزانینە. زۆر سپاس.